سڵاوتان لێبێ هاوڕێیان لە لێکچەرێکی نوێ گەڕامەوەلاتان لە کۆرسی دروستکردنی پرزنتیشن لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە. ئێمە لە ڤیددیۆی پێشووتر زۆر بە تەفسیلی باسی چۆنی دروستکردنی پرزنتیشنمان کرد لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە کە ئێمە لە ڤیددیۆکەی پێشووتر باسی ئەومان کرد لەگەڵی کە سلایدەکانمان پێ بدا بنووسین. اینجا ئێمە خۆمان بڕێن ئەو نووسینە کۆپیکەین بیخێنە سەر پاوەرپۆینتەکە بە دیزاین و بە دیزایانی خۆمان. باشە ئەمڕۆ دێن شتێکی ترەکەین، یعنی ئەوانش هەمومان خەتمەکەینەوە جارێکی تر. ئەمڕۆ تەنانەت ئەو دانایی نووسینێش خۆمان نایکەین. چۆن ئێستا بێت تێزانەگەیان بە هەمان شێوە ڕۆینە سەر چاتجیپیتیەکە ئەنووسین بۆ نمونە هەر چیەک پرزنتیشنەکەی تۆ دەرباری چیە سەرەتا بۆ نێمە هەمان لەسەر هەمان بابەتە چین. بۆ نمونە گەریش لەسەر هەمان بابەت لەسەر هەمان بابەتە چین کرییت بەهیچی تر نایەتی مێشکم حالێم بۆیە پریسنتیشن ئەگینا بابەتێکی تر هەڵبژارد about computer hardware. باشە زۆر باش. ئێستا چاوەڕێکیم بزان ئەوەتەوە تامان جەماعەت کە هەر جارێک حەزێکی 100 جار داوای لێ بکە هەر 100 جارەکە شتی جیاواز دەداتێ تێگەن، یعنی شتێک نییە بڵێ دووبارەیە بڵێ لەوانەیە کەسانێکی تر بەکاری بێرن چوزانمەوە نە هەر جارێ شتێکی جیاوازدا پێ. باش دوای ئەوی کە پێمان وت ئەمە دەرسەکانی پێشتر زانیمان کە چۆن داوای لێ بکەین پرزنتیشنمانمە دروستکە. ئەم جارە چیەکەین ڕێک وەکو من بکەن create a بەڵێ باشە VB code for it ئەو بنووسن تەنها create a VB code for it to a PowerPoint. باشە وای بۆ بنووسن بە مختصریەکە پێتان بڵێم کۆدی ڤیژوەڵ بیسکمان بۆ دروستەکات کە بۆ لە پاوەرپۆینتەکە بەکاری بێنین. با ئێمە پێ بڵین ئەم کۆدی ڤیژوەڵ بیسکە بە کۆبینن ئەم کۆدی ڤیژوەڵ بیسکە ئەوەی لە پاوەرپۆینتەکە دایئەنێی. باشە ئەوەی لە پاوەرپۆینتەکە دایئەنێی ئێسایی بینن بە چاوی خۆتان پیشانتانەدەم کە هەنی بەجددی زیرەکی دەستکرد ئەوە ئیشەکانی بۆ ئاسان کردوون. لە دوای ئەم ڤیدۆی ئینشاءڵڵا لێکچەرێکی ترمان نەبێت ئەمە ئەوەشە نییە ئەمەش پێویست بەم کۆپیکردنش ناکەدوە تێگەن لەو ئیشاڵ لێکچەری داهاتوو تەنانەت پێویست بەمەش ناکە یەک جار پێڵێ خۆی پاوەرپۆینتەکە بە فایلەوە بۆتی دروستەکە. ئینشاءڵڵا وەشتان بۆ باسەکەم ئیترێ و خۆتان ئازادن کامی بەکارەهێنن و کامی لەگەڵ ئێوە ئەگونجێت. باشە جەماعەت دوای ئەوەی کە دروستی کرد ئەم کۆدە ڕەشە پێویست ناکە تۆ هیچ لێی تێبگەی وەرە کۆپیکە لەمێ بۆ شێوە. دوای ئەوە ڕووینە کوێ ڕووینە سەر پاوەرپۆینت ئەمە بەناوی پاوەرپۆینتە دەبڵ کلیکی لێ بکەم شتێکە جوان سێریکەن ئێستا وەرنە ئەمێ ئۆپن ئۆدە پرزنتیشن کلیک لەوە بکەن یان ئەگە خۆی لەمێ هات هەر زۆر باشە وەرنە سەر بەشی ئۆپشنز ئەمە لە پاوەرپۆینتەکانی ئەوە نییە کە کەسێک ئەبێت دایگرسێنی ئەمە تەبان ڕۆیتە بەشی کویک ئەکسس تولبار ڕۆیتەوە بەشە دوان پێشاخیر. باشە دوای ئەوە ئەڕۆینە بەشی عەفوەن ئەڕۆینە بەشی کەستمایز ڕیبۆن ئەڕۆینە بەشی کەستمایز ڕیبۆن دێنە ئەمێ نووسراوە دیڤڵۆپەر خۆی لای ئێوە وایە باشە لە ئێوە وایە دیڤڵۆپەرەکە سەحی لێ نەدراوە
نووسراوە دیڤلۆپەر تۆ سەحێکی لێدەی تەنها سەحێکی لێدەی حەقە دەم شتانەوە نیە تەنها ئەم سەحەی لێدەیت تۆ ئۆکەی باشە ئێستا تەواو وەرە سیمینار دروستکە دەچینە سەر نیو شتێکی سادە هەڵەبژێرین کە لە عادەت تۆ بە دڵی خۆتە ئەتوانی هەردانێکی هەڵەبژێری هەڵبژێر ئەمە هەر بالادەینم شتە سادە باش دوایەوە ئێستاگە دقەدەم بەشی دیڤلۆپەر زیاد بووە لەمێ کلیک لەم بەشی دیڤلۆپەرە بکە وەرە سەر بەشی ڤیجوەڵ بیسک باشە اینجا وەرە سەر ئەم ئایکۆنە ئەها یەکەم نات دووهەم نووسراوە ئینسێرت یوزەر فۆرم کلیک لە خودی ئایکۆنەکە مەکە کلیک لە تیرە بچووکەکە بکە کە هاتوتە خوارەوە باشە کلیک لەوە بکە کە کلیکت لەوە کرد ئەم چوارگۆشێت پێدا دووەم دانە هەڵبژێرە مۆدیوڵەکە هەڵبژێرە زۆر باش کە مۆدیوڵەکە هەڵبژات ئێستا ئەو شتێک کە کۆپیت کردو پێستیکە کۆنتڕۆڵ V باشە اینجا وەرە کوێ وەرەس ئەها نووسراوە ئەم نووسراوە ڕەن کلیکی لێ بکە تەرا وەکۆ بینن تەنانەت ئیتر پێویست بۆ ناکە خۆتیش کۆپی پێستەکە بکەیت تەنانەت کۆپی پێستەکەشی بۆ کردووی تۆ ئێستا چیەکەی تەنها وەرە دیزایانی بۆ کە باکگراوندەکەی بگۆڕە فۆنتەکەی بگۆڕە چوزانم ڕەنگەکەی بگۆڕە وەرە بەسە شتانی بۆ بکە باشە ئەمەش یەکێکی تر لە سوودەکانی بەکارهێنانی زیرەکی دەستکرد لەگەڵ پاوەرپۆینت کە وەکو وتمان کاتێکی ئەجگار زۆرت بۆ ئەگەڕێنێتەوە بە هیوای ئەوەم کە بەجددی ئیسفادەیەک بکەن لەم کۆرسە و ئاشنا بن لە بەکارهێنانی ئەم تووڵە نوێیانە کە ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیا هەیە و دڵنیا بن هەر کەسێک ئەمانە بەکار نەهێنێت دواکەوێت یاخۆ دەبێت باجی دواکەوتنەکەی شێدات حتمما هەر شاد بن خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆکی دیکە